الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حارم لواني كم لتفسير سورة الغاشية بخزمتان بقمو بمبستي رضا من دي خواي قولي وهيوادار موي آزي السود لور بقرن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هل أتاك حديث الغاشية وجوه يومئذ خاشعة عاملة ناصبة تصلى نارا حامية. والله خوش ويستان وكو معلومة كسورة الغاشية سورة مكية زيات الباس لعقيدة وبيرو باوردك وبالتايبتيش كالسرت هذا خوي قولا باز لروج قيامت دكاتن كناوي دباب الغاشية أو ذا خلشي دبنا دوبش لو روجدا كسانك وأهل جهنم حال وضعيان كوا وكسانش كوا أهل بهشتن أوان لتخوشيك دادجين أو ذا لباشا وخواي قول سبحانه وتعالى سن مرات شيش لبو بير كردنەوە لە چەند ظاهرەیەک لە زەواهرەکانی ئەو بوونەوە وجودەی کە تێیدا دەژیین، بیرکردنەوە لە چەند مەخلووقێک لە مەخلووقاتی خوای گەورە کە بەڵگەنە لەسەر هێز و توانا و دەسەڵات و وەحدانیەتی خوای گەورە. ئیتر بەو شێوەیە خوای گەورە سوبحانە وتعالە لەو سوورەتەدا باز لە عەقیدە و بیر و باوەڕ و چۆنیەتی دامەزرانەکەی دەکاتن کە ئینشاءالله لە خلالی باسکردن ئاەتەکان دێنەوە خزمەتیان. بەڵ لە سەرتادا دەفەرمی هەل ئەتاکە حەدیث الغاشیە کەواتە ئایا پێت گەیشت باس و خوازی ئەو ڕۆژەی کەوا ئەلغاشیەیە. ئەلغاشیە دیارە ئەلغاشیە وەکو وتمان ناوێکە لە ناوەکانی ڕۆژی قیامەت لێ ناوی لێنرا ئەلغاشیە، والله ئەعلەم، واتە ئەو موسیبەتە گەورەیەی ئەو ناخۆشیە گەورەیەی کەوا هەموو خەڵکی دادەپۆشی بە ناخۆشیەکانی. ئایا پێت گەیشتیە باس خوازی ئەلغاشیە؟ لەو ڕۆژەدا خوای گەورە سوبحانە وتعالە دەفەرمی خەڵکی دوو بەشن، کەسانێک لە خراپەکاران وجوه یومئذ خاشعة، کەواتە لەو ڕۆژەدا کەسانێک هەنە کەوە دەموچاویان لەو ڕۆژەدا پڕ لە زەلیلی و ترسناچی و ڕیسوایی و شەرمەزاری. خاشعة بەڵێ کەواتە لەو ڕۆژەدا کەسانێکی خراپەکارن لەو ڕۆژەدا ئەوە حاڵیانە و ئەو ناخۆشەی کە تێیدا دەژیێن و ئەو ناخۆشەی کە لەناو دڵ و دەرونیاندا هەیە یاتیادی لەسەر دووموچاویان ڕنگ دەداتەوە کە ئەویش ئەوەیە دووموچاویان دەبیتە دووموچاوێکی خاشع زەلیلە شەرمەزارە ڕیسوایە. ئەوجا خوای گەورە وەسفی دەکاتن بۆی کەوە عاملة ناصبة تصلى نارا حامية، کەواتە ئەوانە کەسانێکن ئەوانەی کەوە ئەهلی خراپەکار كوجوه يومئذ خاشعة هر أوانا عاملة ناصبة، واتە عاملنا کار دەکەن ناصبنا ڕەنجەڕۆ زەحمەت دەچێشن. جا لێرەدا بە دوو شێوە لێک درایتەوە، هەندێک لە مفەسرین دەفەرمون عاملة ناصبة لێرەدا بەرامبەر بە لسعيها راضية، كواتە لە بۆ ئەهلی باش خوای گەورە دەفەرمی لسعيها راضية، بەرامبەر بە ئەهلی جەهەنەم دەفەرمی عاملة ناصبة، کەواتە بەنسبەت ئەهل و بابرین بەنسبەت ئەهلی جەهەنەم ئەو کەسانی کەوا لە دنیادا کاریان کردیە و ماندیش بووینە، بەڵام کارەکەیان و ماندیبوونەکەیان بەو شێوەی نییە کە خوا لێیان ڕازی بی، بەڵکو لەسەر سیراتە المستەقیم نییە، ئیتیباعی پێغەمبەری تێدا نییە صلی الله علیه وسلم، ئیخلاسی تێدانێ لە بۆ خوای گەورە. ئیتر با هەر ماندی بن، با کاریان کردبی و ماندیش ببن، ئەوە لە نەتیجەدا تەسڵا نارن حامیە. بەڵام زۆربەی مفەسرین دیکەش دەڵێن نەخێر، بەڵکو لێرەدا باز لە حاڵیان دەکات لە ناو جەهەنەم، بۆی کەوە لە ناو جەهەنەمیشدا ئەوان کاریان پێدەکرێ و ماندیش دەکرێن. ئەوجا لە بۆ نمونە بابلێن وەکوان دەگرن فەسرین دەفەرمواتە زنجیریان پێڕادەچێشرێ لە ناو جەهەنەم، ئەوجا لەگەڵ ئەو زنجیر ڕاکێشرانە و ئەو ماندیبوون و ئەوجا لە ناو ئاگرەکەشدا دەسووتێن. و یاخود وەکو خوای گەورە سوبحانە وتعالە کە لە سوورەتی مدەثیر دەفەرمی سەئوڕهیقه صەعودا، کەواتە یەک لە عەزابەکانی ناو جەهەنەم ئەوەیە کە معلومە بێجگە لە سووتان عەزابی کەش تێدا، بەوەی کەوا لەگەڵ سووتان و لەگەڵ ئێش و ئازاری ئەو عەزابی کە تێدا ئەوجا تەکلیفی لێ دەکرێ و یاخود فەرمانی پێدەکرێ بەسەر جێگای بەرز بکەویتن هەر ناو جەهەنەم، ئەوجا بە بارێکی قورسەوەش
خوا پەنامان بدا. ئیتر زۆربەی مفەسرین دەڵێن ئەو ئاەتە واتە حاڵی ئەهلی جەهەنەمە لە ناو جەهەنەم کار دەکەن و ماندیش دەبن لە ناو ئاگری جەهەنەمدا ئەوجا تەصلا نارن حامیە ئەوجا دەستنە ناو ئاگرێکی زۆر گەرمەوە دەستنە ناو ئاگرێکی زۆر گەرمەوە دەیان سووتێنن بە ئاگرێکی زۆر گەرمەوە ئەو ئاگرێکەوەکو معلومە لە حەدیث صحیح پێغەمبەر هاتیە صلی الله عليه وسلم کە 69 جار لەو ئاگرەی دنیادا گەرمترە. تسقى من عين آنية بەڵێ ئاویان دەدرێتێ بەڵام لە چ ئاوێک دەیاندرێتێ لە سەرچاوەی ئاوێک و لە سەرچاوەی کانیاوێکەوە لە جەهەنەم هەڵدەقوڵێ بەڵام کە زۆر زۆر گەرمە ئانیە واتە ئاویان دەدرێتێ کاتێکەوە بە خۆیان داوای ئاو بکەن لە بەرەوەی لە ناو عەزابی جەهەنەم لە ناو ئاگری جەهەنەم بە تەئکید زۆر تێنی دەبن و کاتێشکەوە تێنی دەبن وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سوورەتی ئەل-کەهفدا دەفەرمی وإن يستغيثوا يغاثوا بماء كالمهل يشوي الوجوه بئس الشراب وساءت مرتفقا. دەفەرمی ئەگەر کاتێکەوە هاوار بکەن و داوای ئاو بکەن بەڵێ بە هاواریان دێن و ئاویان دەدرێتێ بەڵام بەچ ئاوێکەوە کەلموهل واتە وەکو زەیتێکی قرچاوە لەسەر ئاگر ئەوجا هەر کاتێکەوە لێیان نزیک دەکرێتەوە دوومچاویان دەسووتێنی کە خراپترین شەرابە و کاتێشکەوە دەیخۆنەوە وسقوا ماء حميما فقطع أمعاءهم لە سوورەتی محەممەد صلی الله عليه وسلم کەواتە کاتێکەوە ئاویان دەدرێتەوە ئاوە گەرمە ئەوە ڕیخەلۆچیان لەگە پارچە دەبی خوا پەنامە بدا. کەواتە دیارە کانیاو هەیە لە ناو جەهەنەم ئەویش شتێکەکەوە دیارە قانونی قیامەت لەگەڵ قانونی دنیا زۆر جیایە ئەگەرنا کوکانیاو لە ناو ئاگر دەبی ئەوەش قەزەیەکە دیارە مەسەلەی قیامەت لەگەڵ دنیا جیاوازە قوانینی دنیا و قیامەت لێک جیاوازە و خوای گەورەش بەتوانە لەسەر هەموو شتێک سوبحانه وتعالى ئیتر ئەو کانیاوەی ناو جەهەنەمێ ئاوێکی زۆر کوڵای لێ دەردەچی خوا پەنامان بدا لەو ئاوە دەیاندرێتەوە دەیخۆنەوە و بەنسبەت خواردنیشان ليس لهم طعام إلا من ضريع هیچ خواردنێکیان نادرێتێ و هیچ خواردنێکیان نییە بێجگەلەوەی کەوە ضەریع نەبی ضەریع کەواتە ئەو ضەریع وەکو زانایان کە باسی دەکەن ئەوە جیایەکە کەوە لە منطقەی حیجاز شین دەبیتن کاتێکەوە ئەو جیایە هێشتا سەوزە ئەوە حوشتر دەیخوا جیایەکی دڕکاوی و کاتێکیش کە سەوزە پێ گوترێ شەبڕەق بەڵام کاتێک کە وشک دەبیتەوە ئەو دڕکانەشی هەندەی دیکە تیشتر دەبن لەو حاڵەتەی حوشتریش نایخوا. ئیتر ضەریع واتە ئەو جیاییکەوە بە کەسچی پێ گوترێ شەبڕەق کاتێک کە وشک دەبیتەوە پێ دەگوترێتن ضەریع واتە ئەو جیا دڕکاویەی کەوا حوشتریش نایخوا لە دوای ئەوەی کەوا وشک دەبیتەوە ئەوان لەوێن دەرێ ئەو تەعامەیان دەدرێتەوە ئەو خۆراکەیان دەدرێتێ ئەو خۆراکێکەوە لا يسمن ولا يغني من جوع بەڵێ کاتێشکەوە ئەو خۆراکەیان دەدرێتێ ئەو خۆراکە نەقەلەویان دەکا و نەبرسێتیشیان لێلا دەدا کەواتە ئەوەش بەشێکە لەو عەزابەی کەوا دەیاندرێتێ نەک لە بۆی کەوا برسێتیان بکوژی نەک لە بۆی قەلەویان بکە بەڵکو ئەوەش بەشێکە لەو عەزابەی کەوا تێیدا نەخوا پەنامەمدا لە بەرامبەریشدا وجوه يومئذ ناعمة کەواتە لە بەرامبەردا کاتێکەوە خوای گەورە باس لە کەسانێکی چاکەکار و ئیماندار و موحید دەکا دەفەرمی ڕوخساریان لەو ڕۆژەدا زۆر ناز و نیعمەتی لێبەدی دەکرێ زۆر ڕوخسارێکی جوان و گەشاوەیە لەبەرەوەی لە ناو ناز و نیعمەتەکانی بەهەشدایە کەواتە ناعیمە لەو ناز و نیعمەتەی کەوا لە بەهەشدایە لەسەر دوومچاویان ڕنگ دەداتەوە هەر کە بیان بینی دەزانی ئەو دوومچاوە درەوشاوانە ئەو دوومچاوانە ناز و نیعمەتی بەهەشتیان لێدەباری لسعیها ڕاضیە ئەو کەسانی کەوە دوومچاویان ناعیمەیە هەر ئەو کەسانە نەکەوە لەو کار و کردوانەی کە کردیتیان لە دنیاە ئەو هەوڵ و تەقەلانەی کەوا دایتیان لە پێناوی خوای گەورە ئەو عیبادەت و کارە ئیسلامیانەی کە کردیتیان لە دنیادا بە ئیخلاسەوە بە سەوابەوە لەو ڕۆژەدا لێی ڕازینە کەواتە بە خۆیان
لێی رازینە لەو کردەوە لەبەرەوەی دەزانن لە پێناوی خوا ئەنجامیاندا بەو شێوەی کە خوا دەیەوێ لەسەر سنەتی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم کەواتە لێی پەشیمان نین لەو کردەوانی کەوا کردیتیان کەواتە ئەوەش بەڕاستی دیارە سەعادەتێکی دەرونی و سەعادەتێکی قەلبیە کەسێکەوە لە کارێک کە کردبی پەشیمان نەبیتەوە بەڵکو لە نەتیجەی کارەکەی ڕازیبی لەبەرەوەی چاک دەزانی ئەو کار و کردەوەی هەندەیە بەبیتەمایی ئەوەی کە خوا لێ ڕازی بیتن و ببیتەمایی ئەوەی ئەوجا خوای گەورە بە سەبەبی ئەو کار و کردەوانەی ڕەحمەتی فراوانی خۆی پێ ببەخشی و ئەوجا خوای گەورە بە ڕەحمەتە فراوانەکەی خۆی بەهەشتی پێ بە قسمەت بکە. في جنة عالية بەڵێ ئەوان لە چێن دەفەرمی في جنة عالية واتە لە بەهەشتی بەرز و بڵندان بەڵێ بەهەشت دیارە وەکو خوای گەورە لێرە و لە چەندین جێگای کە وەسفی دەکا بەهەشت هەم لە قەدر و قیمەت هەموو شتەکانی بەرز و بڵندە هەم لە مەکانەت و لە جێگادا عینی بەرز و بڵندە بەڵکو وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیث صحیحدا لەمان باز دەکاتن کەوە ئەو بەهەشتانەی کەوا خوای گەورە وعدەی بە ئینسانی ئیماندار و متەقیدایە ئەو بەهەشتانە لە ژێر عەرشی خوای گەورەن دیارە دەرەجات شێ لە بەهەشدا و بە تایبەتی بەرزترین پلەی بەهەشت کەوا فردەوسە وەکو لە حەدیسەکەیدا دەفەرمی ئەوجا لە سەرووی فردەوس عەرشی پەروەردگار هەیە کەواتە بەهەشت لە جێگای بەرز و بڵندە بەهەشت لە قەدر و قیمەتیش بەرز و بڵندە ئەوان لەناو ئەو بەهەشتانەدا في جنة عالية خۆشیەکانی بەهەشت چاردەوری گرتینە لا تسمع فيها لاغية لەو بەهەشتەشدا بە هیچ شێوەیەک لاغیەی تێدا جۆ لێ نابیواتە قسەی پڕوپوچی تێدا نابیستن بە هیچ شێوەیەک بەڵکو ئەوەی کەوا تێدا ئللا سەلامەن سەلامە ئللا سەلامە سەلامێکی قەولی سەلامێکی فعلی کەوا لەناو بەهەشدا لەو پەڕی ئاشتیدان لەگەڵ یەکتری لەو پەڕی ئاشتیدان بە هیچ شێوەیەک ناخۆشی و دڵەڕاوچێ و عەزاب و سزا نزیکیان نابیتەوە لەبەرەوەی تەئمین بووینە لەوەی کەوا خوای گەورە سوبحانەه وتەعالا لێیان ڕازی بووە و خوای گەورەش وعدەی پێداینەکەوا لێیان تووڕە نابی سوبحانەه وتەعالا ئیتر لە نێو خۆشیاندا و مەلایکەتەکانیش بە بەردەوامی هەر سەلامیان لێ دەکاو و ئەوەی کە لەوێن دەرێژ دەبیستن وەکو خوای گەورە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی یولهەمونە التەسبیح کەما تولهەمونە النەفەس کەواتە هەر وەکو لە دنیادا ئێمە خوای گەورە نەفەسی ئیلهام کردینە بەبێ مەشەقەت نەفەس بدەین یەک لە خۆشیەکانی بەهەشت ئەوەیە کەوا خوای گەورە وامان لێ دەکا بە ئیلهام خوای گەورە وامانێکە بەردەوامی تەسبیحاتی خوا بکەین بەبێ ئەوەی هیچ جوهد و ماندیبوونێک بچێشن بەڵکو یەک لە مەزاهیرەکانی خۆشی بەهەشتە خوای گەورە بە قسمەتمان بکە فيها عين جارية و هەروەها ئەوەی کە لە بەهەشتدا هەیە سەرچاوە و کانیاوی زۆر ڕوونی تێدا کە ئاو لە بەریان دەڕوا دیارە فيها عين جارية واتە ئەو کانیاوانەی کە تێیدا هەمووی ئاویان لەبەردا دەڕواتن ئەوجا بەو شێوەی کەوا هەریەک لە ئەهلی بەهەشت بە چ شێوەیەک حەزی لێبێ ئەو کانیاوە و ئەو ئاوەی کە لەبەری دەڕوا بە چ شێوەیەک بڕواتن دیارە وەکو پێغەمبەری صلی الله علیه وسلم وەسفی دەکەن ئەوجا بەبێ ئوخدود ئەو ئاو دەڕوا بەو شێوەی کە ئەو حەز بکە واتە وەکو دنیای نییە کەوا کاتێک کە ئاوێک دەڕوا پێویستی بە جۆگەیەک هەبی و لێوارێک هەبی بیگریتەوە بەڵکو لەوێن دەرێ بەبێ لێوار و هەر لەسەر ڕووی عاردی بەهەشتدا ڕواتن بەو شێوەی کە ئەوان بیانەوێتن ئیتر ئەوە شێک لە خۆشیەکانی بەهەشتە خوای گەورە بە قسمەتمان بکە فيها سرر مرفوعة و هەروەها لە بەهەشتدا ئەوەی کەوە تێیدا کەواتە سرور واتە زۆر قەنەفە و تەختی بەرزی تێدا کەوە لە مەکانەت و لە قەدر و قیمەت بەرزە و هەروەها وەکو شتێکی حسیش جێگای بەرزە لەبەرەوەی دیارە جێگای بەرز وەکو ڕێزلێنانە دیارە لە بەهەشتیش ئەو جێگایانی کە ئەوان لەسەریدا دادەنیشن و یاخود لەسەری پاڵ دەکەون هەموو جێگای بەرزە و بەرامبەر یەکتریش ئەهلی بەهەشت دادەنیشن تاوەکو لەگەڵ یەکتر گفتوگۆ بکەن و پاشان دەفەرمی و ئەکواب مەوضوعە و هەروەها ئەوەی کەوا تێیدا پەرداخە ئەکواب جەمعی کوبە ئەو کوبەی کەوا هیچ دەستچینەی پێگوترێ کوب و هەروەها ئەو ئەکوابەنەش مەوضوع ئەواتە دانراینە و حاضر و ئامادەن لە بۆەوەی هەر کاتێک ئەهلی بەهەشت بیانەوێ لە شەراب و لە خۆشیەکانی بەهەشت بخۆنەوە ئەوجا لە شیر و هەروەکو لە سوورەتی محەممەد صلی الله علیه وسلم باز لە ڕووبارەکانی بەهەشت دەکاتن کە شیر و هەروەها هەنجین و شەراب و ئاوی سازگار و ئیتر پەرداخیان لە بۆ دانرا هەر کاتێک بیانەوێتن ئەوە بە بەردەوامی لە بۆیان بە مەفتوحی دەتوانن بیخۆنەوە وەنەماریق و مەصفوفە و هەروەها ئەوەی کەوا لەوێن دەردانرا
نەمارقە کە وەکو با بڵێن وەکو ئەو شتێک کە ئینسان ئیسنادی لەسەر دەکا و لەسەری پاڵ دەکەوی وەکو سەرین و بالیف لەوێن دەرێ زۆر بە جوانی ڕیز کرا هەر کاتێک کە تەماشای دەکەین هەر کاتێکەوە تەماشا دەکەن ئەهلی بەهەشت ئەوە بە دیتنی و بە تەرتیباتەکەی کەوا زۆر بە جوانی ڕیز کرایە چاویان پێگەشت دەبیتەوە و هەروە مایەی ئیسراحەت و پاڵدانەوە و ئەو پەڕی ڕێزلێنانە لە بۆیان وەزەڕابی و مەبثوثە و هەروەها ئەوەی کەوە لەوێن دەرێ ڕاخرایە لە ڕاخراوەکانی بەهەشت لەوێن دەرێ لە هەموو جێگایەک ڕاخسترایە و لەولای بەهەشت پەرت و بڵاو کرایتەوە کەواتە مەبثوثە واتە منشورە فی کولی مەکان کەواتە لە هەموو جێیەک پەرت و بڵاو کرایتەوە ئەو ڕایەخە زۆر بە قەدر و قیمەتانەی کەواوەکو معلومە لە دنیاشدا ئەو جێگایانی کەوا جێگای ڕێزلێنانە لە بۆ کەسانی کەوا میوانی زۆر بە ڕێزیان بێ حتمما لە جێگایەکدایان دەنکەوە بە هیچ شێوەیەک سەر ڕووی ئەو زەویە بە دیار نەکەوی بەڵکو ڕایەخی زۆر بە قەدر و قیمەتیان لۆدادەنێن و دیار لە بەهەشتیش خوای گەورە سوبحانه و تەعالە بەو شێوەیە ڕایەخی زۆر بە قەدر و قیمەت بە پەرت و بڵاوی لە بەهەشدا لە هەموو جێگایەکان لە بۆیان ڕادەخە لە خوای گەورە داواکارین لەو کەسانە بین کەوە مەشمول بین بەو ئاتانێکەوە خوای گەورە دەفەرمی وجوه یومئذ ناعیمە ئیتر بە فەزل و ڕەحمەتی خۆی چاومان لێکەوە خوای گەورە سوبحانه وتعالى پێمان ببەخشی سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.